مامۆستا بابەتێک زۆر زۆر گرنگە، بابەتی کوشتنە سەر شەرەف. دایک و باوک برا کاتێک کە ئەبینن کچێکیان هەیە شتێکی وای لێ ئەقەومێ، ئەمان لە ڕۆژشەڕێکەوە بوو ڕێگەیان پێدراوە کەم ئافرەتە بکوژن یاخود چارەسەری ئەم بابەتە چۆن هەموو شتێ ئەو بنەماڵەی کە کەسێکی وایان تیا هەڵەکەوێ ئەبێ یەکەمین شت بچنەوە بە خۆیان ئابزان کەم و کۆڕیان هەبووە لە پەروەردە مەسئولیاتەکەی خۆی کە نەیتوانیوە هەڵی گرێو جێبەجێ کە لەسەر ئەو کچەیە لەسەر ئەو کوڕە نابێت لە بیریکە ئەبێ نیوەی ئەو زینایە بخاتە سەر خۆی گەرم بیپاراستە تەوجیهی بکردایە و نەسیحەتی بکردایە و پەروەردەی کردایە لەسەردایان پاکی و دایان پیسی ناکە کێشەکە لەمەوە بۆیە ئەوە کوژێ وەکو بڵێ هەرە تاوانەکەی کرد و خۆ بەشداری تێیە خۆ نفسەکم و ئەهلیکم ناڕایستە بەسمە کرد خۆ نەپاراستەوە لە ئاگرۆیش پێ نەپارێزراوە و مەسەلەی کوشتنیش لەسەر شەرەف بە هیچ شێوەیە شتێکی شەرعی نییە بە هیچ شێوە شتێکی شەرعی نییە بڵێن من گومانێ لە کچەکەمەکەم لە خوشکەکەمە ڕۆم بچم بیکوژم شتی وامان نییە لە دینە بە هیچ شێوە ئەمە ئەچێتە بابی چیەوە ئەوەی کە یەکەم جار باسمان کرد حەدە شەرعیەکانە بێ حاکمی موسڵمانە ئەم قەت بێ بیکە کاتێسە دایک و باوک لەم سەردەمە و لە ئێستا ناتوانێت بۆی نییە بگرە کە کچێک تووشی زینا ئەبێ ئەگەر دایک و باوکی ئەو پەڕی پەروەردەیان نەکرد بێ و نیان پاراست بێ بەشێ لەو زینایە لەسەر شانیوانیش